سەمیرە عەبدولکەریم و فەدۆ مەخمووری، دوو هاوسەری جیاواز، حەز و خولیە ڕاوکردن و بەخێوکردنی باڵندە و ئاژەڵ وای کردووە لە ڕۆژیشدا لە یەکتر جیانەبنەوە. ئەوان هەر خەریکی ژینگە پارێز و جوانکردنی سروشتی کوردستانن، هەر بۆیەش خاوەنی ڕێکخراوی هەڵەوی کوردستانن لە ئێستادا. ناوبانگ و خزمەتکردن بە ئاژەڵ و باڵندە و بەخێوکردنیان گەیشتۆتە وڵاتانی عەرەبیش، هەر بۆیە لە سەرداوای ڕسمی وڵاتی قەتەر ئەم دوو هاوسەرە بانگهێشت دەکرێن بە جلو و بەرجی کوردیەوە بەشداری فیستیڤاڵی پێشبڕکێی باڵندە و باز و شەهێن دەکرێن و خەڵاتی ژینگە پارێز و ڕێستلێنانیشان پێدەبەخشرێ. مهرەجانی مەڕمی پێدەرێن زۆر یعنی ئیسیفادەمان لێ کردەمە تا نەچوینەوێ نەمانزانی قەدری تەیر و حەیوانات و ئاژەڵ چۆنە بەڕاستی. وڵاتی قەتەر ساڵانە فیستیڤاڵی پێشبڕکێی باڵندە و باز و شەهێن بە بەشداری وڵاتانی جیهان ئەنجام دەدات. ئەم جاریان کوردیش وەک نەتەوە بۆ یەکەم جار بە نوێنەراتی عێراق و کوردستان بەشداری دەکەن. فەدۆ مەخمووری جێگری سەرۆکی ڕێکخراوەکەش دەڵێ لەم فیستیڤاڵە فێربووین کە مافی ئاژەڵ و باڵندە و بەخێوکردن و پارێزگاریکردن لێیان چەندە لای ئەوان گرینگە. دەشڵێت لەسەر پێشنیاری ئێمە ساڵی داهات و سەرۆکی فیستیڤاڵەکە دێ لە کوردستان لە ناوچە شاخاویەکان و سروشتی کوردستانەوە سەدان باڵندەی جیاواز ئازاد دەکەن و ئەو مهرەجانە مهرەجانێکی عالەمی بوو، برێن مهرەجانێکی گشتی ساڵانە لە قەتەر دەکرێت. ئەو مێرەجانە هەتاکو ئێستا عێراق بەشداریان نەکردبوو، نەفەر هەبوو لۆ خۆی چوو بوو یعنی و بە بۆنەی برادەرەش چ بە وەکو ڕسمیان تەنها ئێمە بانگێشتکراین و کارتی ڕسمیمان بۆات. من و خێزانەکەم سەمیرەخان بنێن سەرۆشی ڕێکخراوەکەیە چووینە قەتەر، کە چووینە قەتەر بە جلوبەرجی کوردی خۆمان چوین هەتا جەمەدانی و شتیشم لەسەر بوو کە چوینەوێ سەرنج ڕاشێژ بووین ئەمە لە ناو خەڵکەکە زوو هاتنە پێشوازیمان پێشوازێکی گەرمیان لێکردین. وەڵا پێشنیارەکەمان ئەوە بوو کە ئێمە باسی جەوی کوردستانمان کرد کە شوهەوامان کرد. ئەمن دەمزانی ئەوانە ئەو تەیرانەی خۆیان کە پیر دەبن تەنها بووی هێلکە بەکاری دێنیان دەبینی سەقەت بووە باری شکایە پەنجەی شکاوە دەیان برد لە مەنگۆلیا لە شاخەکانی مەنگۆلیا و لە ڕووسیا بەرەلایان دەکرد. ئەو جارە ئێمە داوامان کرد بێن لە کوردستان بەرەلایکە، ئەوانیش یەکسەر بڕیاریاندا گوتیان ئیشاڵڵا ئەمە دێن ئەو تەیرانە لە کوردستان بەرەلا دەکەین بەردەبی ئێوە پاسەوانی لێ بکەن. سەمیرە عەبدولکەریم و فەدۆ مەخمووری لەگەڵ هەڵاتنی خۆر بارگە و پێداویستیەکان و خواردنی ڕاوی یاسایی و بەخێوکردنیان دەخەنە کۆڵ بەناو سروشت و دەشتایی و ناوچە شاخەویەکانی کوردستانەوە دەگەڕێن. ئەوان پارێزگاری و بەخێوکردنی باڵندە و ژینگە دۆستی وەک خۆیان دەڵێن بۆتە نان و خۆراکیان ژیانی هاوسەرگیریشیان بەوەوە جوانتر کردووە. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.